ئەنجامی شیکاریەکانی هەفتەی ڕابردوومان ڕادەگەێنین کە لە ڕۆژی سێشەممە لە کەناڵی یوتیوب بڵاومان کردەوە. دەربارەی ئیندێکسی دۆلار ئێمە پێمان وابوو کە تاوەکو ئیندێکسی دۆلار لەژێر ئەم ناوچەوە بێ، سەرنجمان لەسەر دابەزینی زیاتری دەبێ بە ئامانجی گەیشتن بە نرخی 107 دلار و پوینت 718 سنت. ئەو کاتە لەم نرخی ئێرە بوو، پێمان وابوو کە دابەزینێک دەکا و دواتر خۆڕاستکردنەوەیەک و بەردەوامی دەدات بە دابەزینی زیاتر تاوەکو ئەو تارگەتەی کە بۆمان دیاری کردووە. دوای ئەوەی دابەزینی ئەنجامدا ڕیتێستێکی کردەوە، بەڵام نەیتوانی بەرزتر یاخود بگات بە ئەم ناوچەیە. ڕاستەوخۆ بەردەوامیدا بە دابەزینی زیاتر و گەیشت بۆ تارگەتەی کە بۆمان دیاری کردبوو. ئەمە دەربارەی ئیندێکسی دۆلار بەڕێزان کە پێمان وابوو تاوەکو لەژێر ئەم ناوچەوە بێ، ئێمە سەرنجمان لەسەر دابەزینی زیاتری دەبێ. و هەروەها دەربارەی ئاڵتون ئێمە ئەم ناوچەیەمان دیاری کردبوو کە پێمان وابوو تاوەکو ئاڵتون لە سەروی ئەم ناوچەوە بێ، ئێمە سەرنجمان لەسەر بەرزبوونی زیاتری ئاڵتون دەبێ و لە حاڵەتێکدا ئەگەر ئاڵتون توانی بێتە ژێر ئەم ناوچەیە و خۆی جێگیر بکە لە ژێر ئەم ناوچەیە، ئەو کاتە ئێمە سەرنجمان لەسەر دابەزینی ئاڵتون دەبێت تاوەکو نرخی 2690. بەڵام ئاڵتون هەر لە سەروی ئەم ناوچەیە مایەوە و بەردەوامیدا بە بەرزبوونی زیاتر و لە هەفتەی ڕابردوو نرخی نوێی مێژوویی تۆمار کرد. ئەمە دەربارەی ئاڵتون بەڕێزان. و هەروەها ئەگەر باسی یۆرۆ بکەین، دەربارەی یۆرۆ ئێمە ئەم ناوچەیەمان دیاری کردبوو کە پێمان وابوو هەتاوەکو یۆرۆ لە سەروی ئەم ناوچەوە بێ، سەرنجمان لەسەر بەرزبوونی یۆرۆ دەبێ و تارگێتمان بۆ یۆرۆ 1.05329 بوو. لەم ناوچەیەوە یۆرۆ توانی بەرزبوونێکی باش ئەنجام بدا، هەرچەند نەگەیشت بۆ تارگەتێک کە دیاریمان کردووە، بەڵام لەم ناوچەیەوە بەرزبوونێکی باشی ئەنجامدا و ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو ئێمە ئەپدەیتی شیکاریەکە ڕادەگەیەنین. و هەروەها ئەگەر باسی نەوت بکەین بەڕێزان، دەربارەی نەوت ئێمە ئەم ناوچەیەمان دیاری کردبوو کە پێمان وابوو تاوەکو نەوت لە ژێر ئەم ناوچەوە بێ، ئێمە سەرنجمان لەسەر دابەزینی زیاتری نەوت دەبێ و لە حاڵەتێکدا ئەگەر نەوت توانی بێتە سەروی ئەم ناوچەوە و لە سەروی ئەم ناوچەوە خۆی جێگیر بکە، ئەو کاتە ئێمە سەرنجمان لەسەر بەرزبوونی زیاتری نەوت دەبێ، بەڵام نەوت هەر لە ژێر ئەم ناوچەیە مایەوە و بەردەوامیدا بە دابەزینی زیاتر و تاوەکو نرخی 70 دلار و پوینت 200 سنت دابەزینی ئەنجامدا. و هەروەها ئەگەر باسی نازداک بکەین، بۆ نازداک ئاماژەمان بەوە کرد کە تاوەکو نازداک لەژێر ئەم ناوچەوە بێ و نەتوانێت لە سەروی ئەم ناوچەوە خۆی جێگیر بکە، ئەوە ئێمە سەرنجمان لەسەر دابەزینی زیاتری نازداک دەبێت و تارگێتمان بۆ نازداک 20 دلار و پوینت 337 سنت بوو. وەک دەزانین نازداک دوای کرانەوەی بازار و بەرز بوون و نزیک بوونەوە لەم ناوچەیە دووبارە دەستی کردەوە بە دابەزین و ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو ئەپدێتی شیکاری نازداک ڕادەگەیەنین. و هەروەها ئەگەر باسی داو جۆنس بکەین، بۆ داو جۆنس بەڕێزان ئێمە وەک ئاماژەمان پێکرد لە سەرەتای هەفتەدا، پێمان وابوو کە تاوەکو داو جۆنس لە ژێر ئەم ناوچەوە بێ، ئێمە هەر بە دوای فرسەی فرۆشتندا دەگەڕین لە داو جۆنسدا. وەک بینیمان دوای گەیشتن بەم ناوچەیە داو جۆنس دووبارە دەستی کرد بە دابەزین و ئەم شیکاریانە ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو ئێمە ئەپدەیتێکی تازەیان پێ دەدەین و لە کەناڵی تەلەگرامی داو ئەکادمی بڵاویان دەکەینەوە.